لەبەر قاپی مانگی جوانی بەدەستی خاڵی وەستاوم بەڕوو زەردی و کۆڵێ تاوان بە خوڕ فرمێز دێ لە چاوم کە دڵ ئاشنا بە تاوانە ڕۆح ئومێدی بە غوفرانە بۆیە لەم سەحرای ژیانە هەر بە هیوای چۆڕێ ئاوم تەمەن ڕۆیی بە ئەسپایی لە کاری پوچ و خۆڕایی بەبێ فکری ڕۆژی دوایی لە دووی کاروان بەجێماوم لە دەستی نەفسی ئەممارە بەیانی ژینم شەوگارە ئەگەر چی جەستە بیمارە بەرەولای تۆیە هەنگاوم زەلیل و چارە سیاهم نوقمی ناو دەریای گوناهم ئەگەر تۆ نەبیە پەناهم نەوڕەسێکی باڵشکاوم کە مەجنونی دەشت و هەردم بە عشقی تۆ چهرە زەردم ئەگەر دارم وەگەر بەردم خۆ مەخلوقی تۆیە ناوم تەمەن کە ڕوو لە پاییزە گەڵا لە داری ژین زیزە وەک گوڵی شەوبە و گەزیزە بە دەستی غەزان شاکاوم لە شەوی تاری تاوانە لە فەجری ڕوونی چاوانە بەسەر تەڵاشی عیسیانە هەر پێ بە زنجیر و داوم دەبا ڕەحمی تۆ خودایە بەسەر ئەم بەندە گەدایە ببێت بە سێبەر و سایە تا یەکجاری نەسوتاوم کە تۆی تەنیا و تاک و بێکەس بێ هاوتاو هاوڵ و دەربەس هەر خۆتی خوددا و فەریاد ڕەز من بەندەیەکی داماوم ئەی خودای ڕەحمان و غەفور پێنجوێنی لە مانگی پڕنور نزا ئەکا نزیک و دوور لێم خۆش بە تا لە ژین ماوم بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵاوی خوای گەورەتان لێبێ درود و سڵاوی خوا ئەنێرین بۆ گیانی پاکی سەرمەشقی هەموو پێغەمبەرانی خوا حەزرەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم ئەو پێغەمبەرە بەڕێزەی کە دڵ و دەرونی پڕکردین لە ئەوین و خۆشەویستی و محبەت و مرۆڤ دۆستی ئەو پێغەمبەرە بەڕێزەی کەوا دایک و باوکی خۆمانی پێناساندین و کۆمەڵگەیەکی پڕ لە تەبایی و خۆشەویستی بۆ فەراهمێنین ئەو پێغەمبەرە خۆشەویستەی کە وەکو مەلای گەورەی کۆیە بە ڕەحمەت بێدە فەرمێ وەحی و نبووەت و ڕیسالەت گەڕا بە نێو بەندەکانی خوایە بە شەرەفترین و بە ئەخلاقترین مرۆڤی دۆسیەوە و خوای گەورەش قورئانی کردە خەڵاتی بەڕێزترین و شایستەترین و بە ئەخلاقترین بەندەی خۆی کە حەزرەتی محەممەد المستەفایە صلی الله عليه وسلم ئێمە هەمومان منەتبار و قەرزارباری ئەبین هەروەها مانگی پیرۆزی ڕەمەزان کە چواردە ڕۆژی تر ئێمە لە بەردەم قاپی میهرەبانی خوای گەورەدا وەستاوین مانگی پیرۆزی ڕەمەزان ئەبێتە یەکێک لە وێستگەهرە گرنگەکانی ژیانی موسڵمان بۆ بە خۆداچوونەوە و بۆ خۆپاکردنەوە و بۆ خوا لە خۆڕازیکردن ئێمە لە بەرنامەیەدا باز لەو فەرموودە و زیکر و دوعایی پێغەمبەری خواکەین صلی الله عليه وسلم کە بۆتە سەر وردی سەر زمانی هەموو مسلمانان اللهم بلغنا ڕەمەزان خوایە بمانگەێنە بە ڕەمەزان باز لە حیکمەتی ئەم وردەکەین و بۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم وردەی کردوتە سەر زمانی خۆی و ئومەتەکەی و بۆچی پێویستە ئێمە بەردەوام ئاوات و خۆزگە بخوازین خوای گەورە بمان خاتە نێو دەریای ڕەمەزان و گەورەی ڕەمەزانەوە و جیاوازی ڕەمەزان لەگەڵ مانگەکانی دیکەدا چییە بۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆزگە و تەمەنای گەشتن بە مانگێکی تری نەخواستووە هێندەی کە بۆ مانگی پیرۆزی ڕەمەزانی خواستووە و لە نێو مانگی پیرۆزی ڕەمەزانیشدا خێزانەکانی ئومەتەکانی فێری جۆرەها زیکر و ویرد کردووە کە داوا لە خوای گەورە بکەن بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا مەلا عوسمان ئەحمەد زانایی ئاینیم کردو مامۆستا گیان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونت خۆ خێرتان باتەوە عاقبەت خێر و مۆفەق بن یا رب مامۆستا پێم خۆشە قسە و سەرنجی جەنابت لەسەر ئەو فەرموودە و زیکرەی پێغەمبەری پێشەوامان صلی الله عليه وسلم بزانم کە ئەفەرمێ اللهم بلغنا ڕەمەزان خوایە بمانگەێنە بە مانگی پیرۆزی ڕەمەزان بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم اجعل خير أعمالنا خواتمها وخير أعمالنا أواخرها وخير أيامنا يوم نلقاك يا رب العالمين
سەرەتا پیرۆزبایی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان دەکەین لە هەموو موسڵمانان و داواکارین لە خوای پەروەردگار هیدایەت و تەوفیقمان بدا بتوانین پێشوازی شایستەی مانگی ڕەمەزان و عیبادەتەکانی ڕەمەزان بکەین و خوای پەروەردگار عیبادەتەکانی ڕەمەزانمان پێ ڕەوا ببینێت بە نسیبمانی بکە و لێمانی قبول بکە بیکا بە زەخیرە بۆ دنیا و قیامەتمان. سەرەتا من وەکو شخصی وەکو حەدیث و فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زیاتر بە خزمەتی نەگەیشتم ئەوەندە زیاتر لە ئەقوالی زانایانە من دیومە ئەوە کە فەرمێ صالحان ڕەحمەتی خوایان لێبێ 6 مانگ کە ڕۆژوویان ئەگرت تقریبا 6 تەواوی نامێنێ تا 5 مانگێکی ئەڕۆیشت دوعایان ئەکرد خوای پەروەردگار ڕۆژووی ڕەمەزان و عیبادەتی ڕەمەزان و تاعەتی ڕەمەزانمان لێ قبول بکەیت هەتا کە ڕەمەزانیان بە ڕۆژووە بوون تا 5 مانگێک دوای ڕەمەزانیش ئەم دوعایانە خوێن کە 6 مانگێمە ئەم دوعایانە خوێن دەمجارە اللهم بلغنا رمضان. ئەمجار لە هەنێ دوعای ترا هاتووە کە فەرمێ اللهم بارك لنا في رجبنا وشعبانا وبلغنا رمضان وأعنا على صيامه وقيامه وعباداته. من وەک دوعا بە خزمەتی گەیشتم وەکو حەدیث و فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەم دەقە بە خزمەتی نەگەیشتوم. جا دیارە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاری ئیماندارانی کردووە لە فەرمودە و فەرمایشتی ترا هاتووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی ڕەمەزانی کردووە. پێش پێغەمبەر صلی الله عليه وسلم قورئان باسی کردووە خوای گەورە باسی ڕەمەزانی کردووە. ڕەمەزانەوە تا قورئان باسیەکە شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. خوای پەروەردگار باسی مانگی ڕەمەزانەکە کە ڕەمەزان قورئانی تیا نازڵ بووە و ڕەمەزان خوای پەروەردگار پلەپایەکی پێداوە بۆیە پێغەمبەریش صلی الله عليه وسلم باسی کردوە لە فەرمودەیەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت الله ئەکبەری کردووە کە ڕەمەزان هاتووە و فەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە کە ئەنەسی کوڕی مالیک گەیجێڕێتەوە فەرمێ پێغەمبەری خوا فەرمووی دەخەلە ڕەمەضان جاو ئەفەرمێت دەخەلە ڕەمەضان ئەم جارە فەرمێ پێغەمبەر خوای فەرمووی فقال رسول الله هذا رمضان وەکو ئاگاداری کردنەوە و بە خەبەرهێنان شتێکی گرنگ بەڕێوەیە هاواری کرد هذا رمضان قد جاءكم فەرمووی ئەوە مانگی ڕەمەزانە هات شهر مبارك ئەفەرمێ مانگێکی گەلێک پیرۆزە زۆر پیرۆزە فرض الله عز وجل عليكم صيامه ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی خوای پەروەردگار ڕۆژووی ڕەمەزانی لەم مانگەدا فەرز کردووە. ڕەمەزان پێش ئەوەی ڕۆژووی تیای فەرز بێ هەر ناوی ڕەمەزان بووە بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ڕۆژووی مانگی ڕەمەزان کە ڕوکنێکە لە 5 ڕوکنەکەی ئیسلام کە موسڵمانیەتی ئینسانی ئیماندار تەواو نەبووە بە یەکێک لەمە نەبێت لە 5 ڕوکنەکەمە یەکێکی ئەنەجاتەوە بێ موسڵمانەتی و دینداریەکەی پێی فەرمووی خراوەتە ئەم مانگەوە خوای گەورە ڕۆژوەکانی تیا فەرز کردووە لە سەرتان. ئەم جارە فەرمووی ئەم مانگە پیرۆزی ئەم مانگە لە چی ئایا؟ فەرمووی ئەوەل لەیلەة من رمضان صفدت الشياطين ومردة الجن فەرمووی هەر لە یەکەم ئێوارەی دابەزینی مانگی ڕەمەزانەوە خوای پەروەردگار قەراری ئەوەدا بە بەرەکەتی ڕەمەزان شەڕ کەمەکاتەوە. یەکەم هەرچی شەیاطین هەیە کۆت و زنجیرەکرێن لە ئاستی ئیمانداران و ئاهلی خەیرە و یاخیبووەکانی جین کۆت و زنجیرەکرێن ئەوانەی کە بەڕەوک بە هێرش پەلاماری ئیماندارانەدەن ئەم ڕێگە ئەگیرێ لەیان. ئەم جارە فەرمووی غلقت أبواب النار فلم يفتح منها باب فەرمووی هەموو دریاکانی ئاگر و جەهەنەم و دۆزەخ دادەگرێ هەتا ڕەمەزان بەرقەرار بێ و بەردەوام بێ یەک دریایان ناکرێتەوە. یعنی ڕەمەزان دنیای ژەگرێتەوە قیامەتی ژەکرێتەوە زەوی ژەگرێتەوە ئاسمانی ژەکرێتەوە
ئیمانداران ئەگرێتەوە، مەخلوقەکانی تری خوای گەورەش ئەگرێتەوە، زیندووەکان ئەگرێتەوە، مردووەکانیش ئەگرێتەوە، چونکی مردووەکانیش لەو مانگاوەتانێ دەرگای دۆزەخ داخراوە لێن. و ئەم جارە فەرمووی وفتحت أبواب الجنة فلم يغلق منها باب. فەرمووی هەموو دەرگاکانی بەهەشتیش دەخرێنە سەر پشت و یەک دەرگاشیان پێوە نادرێت، داناخرێت. ونادى مناد هەر لە یەکەم ئێوارەی ڕەمەزانەوە لە مانگی مەغریبەوە کەوترام ئێوارە ئیتر ڕەمەزانە، جارچیەک لەلایەن خوای پەروەردگارەوە جارڕەدا و هاوارەکە، یا باغی الخەیری ئەقبیل، ئەی ئەو کەسەی لە دوای خەیر ئەگەڕێی، بە ئومێدی خەیریت، هیوای خەیرت هەیە، وەرە هات سرفەی ڕەحمەت وا داخرە، مانگی بەرەکەتی ڕەمەزان هات، ئامادە بە. ویا باغی الشەڕ ئەقسیر، ئەی ئەو کەسەی کە ملت سرت کردووەتە تاوان، بێ ئەمری خوای پەروەردگارت کردووە، نەهاتووی تۆ بە خۆدا دەست هەڵگرە لە تاوان، ئیتر بەسە تەوبەیەک بکە لەگەڵ خوا تا بینی خۆت چاکە و لەگەڵ ئیماندارانیشە، لەگەڵ ئینسانەکانیشە، لەگەڵ گیاندارەکانیشە، دەست لە تاوان هەڵگرە بەرامبەر بەوانیش، ئازاریان مەدە. ئەم جارە فەرمێت ولله عتقاء من النار وذلك كل ليلة. فەرمێ هەموو ڕۆژێ خوای پەروەردگار دەستەیەکی زۆر لە ئیمانداران عەفوەکات، ڕزگاریان ئەکرا لە ئاگری دۆزەخ. حتى ينقضي رمضان، حتى ينقضي رمضان، حتى رمضان كوتايت أبو شوية. وفيه ليلة خير من 1000 شهر. رمضان مانجي تيايا كعبادة لو مانجدا لو شودا خيري لهزار مانجي سنة عبادتي سنة زورتنا أو شوابة تنها. وفرموي هر کەسێ لە خێری ئەو شەوە بێبەش بێ ئەوە لە هەموو خێرێک بێبەشە. لێرەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمودەیە فەرموو. فەرمودەی تریشمان هەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی ڕەمەزان بەلایە خۆش بووە و ئاوا باسی کردووە، ئیمانداران دیارەوەیان لە پێغەمبەرەوە وەرگرتووە سەحابە کە ئەو ئاواتیان خواستووە کە بیان گەێنێتە ڕەمەزان خوای گەورە، ڕۆژوەکانی ڕەمەزان، عیبادەتی ڕەمەزان، دوعای ڕەمەزان، ذیکری ڕەمەزان، قورئان خوێندنی ڕەمەزان، ئیستیغفاری ڕەمەزان، سەڵاواتی ڕەمەزان، تەوبەکردن، ماڵبەخشین، تەراویح، هەموو ئەمانە بکەن لە ڕەمەزانە. هەر ئەمە نییە، شتی تریشی تایە کە پێغەمبەر وەسفی ئەمانە کردووە. لە حەدیثێکە هاتووە پێغەمبەری خوا فەرمێ هەرچی خێر و بەرەکەت هەیە لەم زەویە خوای گەورە بەهۆی پەیامی ئاسمانی وەناردوێتی. دەی ئەم فەرموودە بۆمان باسەکە، فەرمێ لە یەکەم شەوی ڕەمەزانە صحوفی ئیبراهیم دابەزیوەتە سەر زەوی، و ئەفەرمێت تەورات دابەزیوە، تەوراتی موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت، کاتێک کە 6 ڕۆژ لە ڕەمەزان تێپەڕی کردووە. و ئەفەرمێت ئینجیلی عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت خوای گەورە دای بەزاندووە هەر لە ڕەمەزانە کە 13 ڕۆژ تێپەڕی کردووە، 13 شەو یا 13 ڕۆژ لە مانجی ڕەمەزان. و ئەفەرمێت زەبوری داودیش هەر خوای پەروەردگار لە ڕەمەزانە دای بەزانوتە خوارە کاتێک کە 18 ڕۆژ یا 18 شەو تێپەڕی کردووە لە ڕەمەزان. و ئەمجارە فەرمێ قورئان کە بۆ پێغەمبەری ئیسلام هاتووە دوا کتێبی خوایە بۆ سەر زەوی، ئەفەرمێ ئەویش لە 24 ڕەمەزان، لە 24 کە 24 شەو تێپەڕی کردووە، 24 ڕۆژ تێپەڕی کردووە لە ڕەمەزان. ئەی ئایا مانگێکی تر هەیە ئەم هەموو فەضڵی تیاکەوە ببیتەوە؟ نەخێر. مامۆستا کەواتە ئێمە ئێستا 2 هەفتەمان ماوە بۆ گەشتن بە مانگی پیرۆزی ڕەمەزان. زانایانی پێشین، سەلەفی ساڵحی ئەم ئومەتە، هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن تەعاملیان کردووە کاتێک کە نزیک بوونەتەوە لەگەڵ مانگی پیرۆزی ڕەمەزان، یا چۆن خۆیان ئامادە کردووە وەکو ئەوەی کە بچنە مەیدانێکەوە خۆیان پڕچەک کردووە، خۆیان پڕ تەقوا کردووە، خۆیان پڕ ئەخلاقی جوان کردووە بۆ گەشتن بە مانگی پیرۆزی ڕەمەزان. ڕەمەزان پێغەمبەر صلی الله علیه وسلم وەصفی کردووە لە فەرمودەیە کە ئەبی هورەیرە ئەیجێڕێتەوە، فەرمێ پێغەمبەری خوا فەرموویەتی صلی الله علیه وسلم من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. حديث صحيح. ئەفەرمێت هەر کەسێک
بە ئیمانێکی تەواو ئەهلی تەوحید بێت. شیرک و کوفر و نیفاق لە ئیمانەکەیانە بێ، خۆیان پاک کردوێتەوە، ئیمانەکان پاک کردوێتەوە لەمە. واحتیسابن بە تەمای ئەو ئەجرانە بن کە خوای گەورە وعدی داوە لەسەر زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژووی ڕەمەزان ئەو هەموو خێرەی هەیە. هەرکەس ئاوا ئیمانی وابێ و ڕۆژووی ڕەمەزانش گرێ بە ئومێدی ئەوەی کە دەستی لەو هەموو خێرە گیر بێ و بە ڕیدوانی خوا بگا و بە بەهەشتی خوا بگا و بە ڕفیقایەتی پێغەمبەران و سدیقین و شوهەدا و صالحین بگا و بە ناز و نیعمەتی بەهەشت بگا. ئەمە فەضل و بەرەکەتێکی گەورەیە. ئەمە لایەن تەحقیق بۆ هەر کەسێ وابێ غوفر له ما تقدم من ذنبه. حەدیثەکە فەرمێ لە گوناهی لەوە بەری خۆشە بێت خوای پەروەردگار. لە حەدیثێکی لە لەفزێکی ترا هاتووە فەرمێ من قام ڕەمەضان ئیمانە واحتیسابا غوفر له ما قدم من. هەر کەسێ فەرزەکان بەجێ بێنێ و ڕۆژی ڕەمەزان بەجێ بێنێ و خۆی لە حرامەکان بپارێزێ و قیام اللەیل و تەراویحی ڕەمەزان بەجێ بێنێ ئەفەرمێ غوفر له ما تقدم من ذنبه. ئەبێتە سەبەبی سڕینەوەی گوناهەکانی لەوە بەری. لە حەدیثێکی ترا هەر ئەبی هورەیرە ڕیوایەتێک ئەفەرمێ من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم. ئەم سیانە هەرسێکیان لێکوێ کۆبوونەتەوە لە ڕەمەزانە کۆبوونەتەوە. ئەمجار ڕەمەزان چۆن ئیستیقبالی بکەین؟ ئەمە زەرورە. ئەمەیتیا بۆ چۆن؟ یەکەم زانایان فەرموویانە نستقبل رمضان بإيمان وتوحيد، بإيمان وبتوحيد كشرك دور بلم إنسان بله چ لبواري عقيدة چ لبواري عبادة شيء. أم جارة فرميت نستقبل رمضان بإيمان وإخلاص بتوبين صحو بآمادبون خواناسان ويان دانا وچون يكي بيبو تريت مجالت هر اوندهيا حفتەیەکە مانیەکە ئەمە ڕەمەزان مانیەکە و پێی بڵێن مۆڵەتت یەک مانگە لەم مانگا چیەکە ئیترە مریت هەرەو نەتماوە چۆن ئەو مانگە بەڕێەکات. زانایان وایان داناوە و تویانە ئیتر کە ڕەمەزان ڕۆیشت ئێمە ناگەینە ڕەمەزانێکی تر. بۆیە هەر لە سەرەتا خۆیان پاکردۆتەوە. سەرەتا ئەو شتانی کە ئەبێ بەمانیع بۆ قبولبوونی عەمەل کە وەک عەرزم کردی کوفر و شیرک و نیفاق و کەبائیر و گوناهە گەورەکانە و تەوبەشیان لە سەغایر کردو ئەوان خۆیان لەمانە خاوێن کردووە. تۆ کە چەندت ئەبێ ئەرزەکەی بۆ ئامادەکەی لەوە پێش ئەوان زەمینە سازیان لە ڕۆح و دڵ و ناخی خۆیان ناکردووە. تەوبەش پێغەمبەر فەرموویەتی التەوبەة تەجوب ما قبلها. تەوبە پێش خۆی ڕائەماڵێت. ئینسانەکە خاوێن نەکاتەوە ئەگەر لە ماوەی ڕەمەزانی پێش و تا ئەم ڕەمەزانە خەلەلێکیان کرد بێ نوقسانی و گوناهێکیان کرد بێ بە تەوبەکە ئەویش ڕائەماڵن. ئەمجار حەقی خەڵکیان داوەتەوە وەکو لای خۆیان جێبەجێ کرد و لای خەڵکیشان جێبەجێ کردووە بە هەمان شێوە. خۆیان ئامادە کردووە ڕەمەزانێ نەگرن چەند ڕەمەزانێ بگرن. چونکی پێغەمبەر فەرموویەتی هەر کەسێک ڕۆژانە ڕۆژووی ڕۆژەوانێ ئامادە بکە و ئیفطاری ڕۆژەوانێک حازرکە بەقەی ڕۆژەوانەکە ئەجری دەزەکەوێ بەبێ ئەوەی ڕۆژووی ڕۆژەوانەکە هیچ نوقسانیە بێنێ. ئەوان هەر لێوە خۆیان ئامادەکرێ ئیفطاری سائیم بکەن، هەژارەکان بەسەر بکەنەوە، هەتی و نەبوو بێباوکەکان بەسەر بکەنەوە، بێوەژن و فەقیر و قەرزار و نەبووەکان بەسەر بکەنەوە. ئاوا بەرەو ڕەمەزان بوون خۆیان ئامادە کردووە ڕەمەزان کۆتاییە ئەمانیژی تر لە ژیانی دنیا کۆتایین. بۆیە قەراریان داوە هەندێک لە زانەکان دەستیان لە زۆر ئیش هەڵگرتووە حتا لە عیباداتی شاخ خەریکی ئەو عیبادەتانە بوون کە زیاتر پەیوەندە بە مانگی ڕەمەزانە وەکو گرتنی ڕۆژوەکە لە عینی کاتە تەراویح زیاتر خوێنی قورئان خوێندن، دوعا، پاشێوکردن، بەسەرکردنەوەی سیلەی ڕەحم، بەسەرکردنەوەی هەژاران، بەسەرکردنەوەی خزم و کەسوکار، ئاشکردنەوەی ئەوان دڵیان ئاجز بووە حتا نەک خۆیان خەڵکی تر هێنانی ئەو خەڵکانش کە دوور بوون لە مزگەوتەوە، دوور بوون لە ڕۆژوە، دوور بوون لە ڕەمەزانەوە، دوور بوون لە تەوبەوە. بەڵێ ماوەستا ویستم ئەوە بپرسم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمودەیەکی هەیە کە بە پلەکانەی منبەرەکە سەرەکەوێ فەرمێ جبریل پێوتم یا خوا لوتیە و کەسە بە قوڕاچێ کە بە دایک و باوکی ئەگا ناتوانێت ڕازیان بکە. یەکیان لەوەیە کە
بە ڕەمەزانەگا و ناتوانێت ڕەزامەندی خوای پێ بەدەست بێنێ. واتە ڕەمەزان ئەوەندە گەورەیە مای ڕەزامەندی بەدەستێنانی خوای گەورەیە. خەڵکان ئێگەن لەوە چێ بەهۆی تەمەڵی خۆیان یا بەهۆی ئەوەی کە گرنگی و بایەخی ڕەمەزانیان بۆ دەرنەکەوتەیە بەهۆی گەرما و تینوێتی و کۆمەڵێشتی ترەوە ناتوانن لە گەورەی و بایەخی ڕەمەزان تێبگەن و ڕەمەزان بکەنە قەڵایەک بۆ خۆپاراستن لە ئاگری دۆزەخ. ئێمە ئێستا 15 ڕۆژمان ماوە چی بۆ خەڵکانە بڵین لە پێناوەی ئەم بایەخ و گەورەیان پێ بڵین کە ئەم 15 ڕۆژە بکەن هۆکاری ئەوەی کە ڕەمەزانەکە بگرن بۆی ڕەزامەندی خوا بەدەست بێن و بەرخەشم و تووڕەیی خواش نەکەون. لە دنیادا ئەو کەسەی خوای خۆش ناوێ بەو پلەیە غەیری خوای هەر خۆشە بێت. ئەو کەسەی لە خزمەتی خوادانە ئەبێ لە خزمەتی شتێکە بێ یا لە خزمەتی ئینسانێکایە یا لە خزمەتی زاڵمێکایە یا لە خزمەتی ماڵەکەیە یا لە خزمەتی ژنەکەیەتی یا لە خزمەتی مناڵەکانیەتی یا لە خزمەتی دوکان و بازار و فێرلاکەیەتی یا لە خزمەتی باخ و زەرعات و شتە دنیایەکانێتی ئەمانە هەمویان خوای گەورە نەیداوەتێ بێگومان. ئەگەر خوای پەروەردگار بیەوێت بە چاو لێگنانێک لێی ناسێنێتەوە بێگومان. ئەمانە هەمویان نەک تاکە بە هەمویانەوە شایستەی ئەوەیان هەیە لە بەرانبەری خوای گەورەوە ئەو خۆشەویستیان پێ بدرێت نەخێر. ئەبێ ئینسان بگاتە ئەوە خوای پەروەردگار لە هەموو شتێک لای خۆشەویستتر بێ لە ئەوەی خەڵکی دنیا ئەیزانێ و نایزانێ. ئەگەر وانەبێ بەشێک لە شیرک لە خۆشەویستی ئایە چونکی کۆمەڵە لە خەڵک لە قیامەتە پێیان ئەوترێت ئەعتراف بە گوناهی خۆیان نەکەن. ئەوان کەسێکە بووە عەبدێک دروستکراوێک مەخلووقێکی گەیان دۆتە پلەی خوای گەورە لەوانە کە بە تەعزیم بێ و سوێنی پێ بخوا لەوانە عیبادەتی بۆ بکە لە خۆشەویستیە بەس ئەوش بەشێکە لە شیرک پەنا بخوا. بۆیە ئەو کەسەی بەتەمای لیقای خوا بێ لە قیامەتە بەتەمای بەهەشت بێ بەتەمای ئەوە بێ ڕوڕەش و ڕووزەردی قیامەت نەبێ سەرشۆڕی قیامەت نەبێ ڕەنجەڕۆ و زەرەرکردووی قیامەت نەبێ ئەبێ حەق تەعالای لە هەموو شتێک لا خۆشەویستتر بێ. نیشانەی خۆشەویستی خوای گەورەش زمان نییە قسە نییە بەڵکو ئەوەیە ئەو عەمەلانەی بەتایبەتی ئەوانەی کە خوای گەورە فەرزی کردووە هەر لە ئیمانەوە بەشێک لە ئیمان خۆشەویستی خوای گەورە بێ خوای گەورەی لە هەموو شتێک لا خۆشەویست بێ بەجێهێنانی ئەمری خوای گەورەی لە هەموو شتێک لا خۆشەویستتر بێ خەریک بوون بۆ ڕەز بەدەستهێنانی و بەهێزکردنی خۆشەویستی خوای گەورەی لە هەموو ڕەزامەندیەک لا ئەولاتر بێ خۆماندووکردنی لە پێناوی ئەڵڵایە لا ئەولاتر بێ و دیار بێ پێوەی لە هەموو شتە دنیایەکانی تر. جا ئەوەی کە باست کرد جەنابەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیمانداران ئاگادارەکاتەوە فەرموون وا دەرەکەوێت لە جومعەیە بوو ئەمە فەرموون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مینبەرەکەی سێ پلە بووە سەرکەوت جارە حەدیثەکە بەچەند لەفزێک هاتووەمە لەفزێکیانە فەرمێ کە گەیشتە سەر پلەی یەکەم فەرمووی ئامین. هاوڵانە فەرمێن دیمەنێک بوو لە پێغەمبەرمان بینی لەوە و بەر ئەم دیمەنەمان لە پێغەمبەر نەبینیوە بەم شێوەیە کە چووە سەر پلەی دووهەم فەرمووی ئامین. ئەفەرموون چووە سەر پلەی سێهەم و کۆتایی فەرمووی ئامین. فەرمێن لەبەرەوەی شتەکە نەبینرا بوو هاوڵان عەرزی پێغەمبەریان کرد ئەی پێغەمبەری خوا چی ڕووی داوە چی بوو ئەم ئامینکردنە ئێمە ئەم عادەتەمان لە بەڕێز و جەنابەت نەبینیوە ئابەم شێوەیە. فەرمووی جبریل هاتە خوار بۆ لام ئێستا لە سەرکەوتنم بۆ سەر مینبەرەکە جبریل هات فەرمووی ئەم سێشتا یەکێکیان فەرمووی ئەگەر مانگی ڕەمەزان بەسەر داهات سفرەی ڕەحمەت ڕاخرا ئەو بەرەکەتەی کە وتمان ئەرز و ئاسمان داگیرەکە ئەو بەرەکەتەی کە بەهۆی ئەو بەرەکەوتەوە دەرگاکانی جەهەنەم دائەخرێت بەهۆی ئەو فەضل و ڕەحمەتەوە دەرگاکانی بەهەشت هەمووی ئەکرێتەوە هیچی لێدا ناخرێت شەیاطین کۆت و زنجیرەکرێ مەگەر خوا خۆی بزانێت چەنە ڕەحمەت لە ڕەمەزانەدا ئەبارێتە خوار مەگەر خوا خۆی بزانێت چەنە موسڵمان عەفوەکە خوای گەورە مەگەر خوای گەورە خۆی بزانێت چەنە بەخشندەی ئەکا لەگەڵ عەبدەکانی. ئالەم مانگەیە کە فەرزی کردووە ئینسانەکان بە زۆر بەبێ نرخ سەیری ئەم هەدیەی خوا بکەن. پێغەمبەر فەرمووی خوای جوبریل پێی وتم وتی هەر ڕەمەزان هات بەسەرا هەر کەسێک لەشی ساغ بۆ عوزرێکی نەبوو ئەو عوزرانەی کە دروستە بە ڕۆژوو نەبێ ئەگەر بەبێ عوزر بە ڕۆژوو نەبوو
ڕەمەزان هات بەسەرا و کارێکی نەکرد خوارەی خۆشبیانی ڕۆژوەکانی نەگرت تەوبەی نەکرد عیبادەتی ڕەمەزانی بەجێ نەهێنا فەرمووی یاخوا خوای گەورە لە ڕەحمەتی خۆی دووری بخاتەوە فەرمووی جبریل فەرمووی ئامین و جبریل فەرمووی من وتومە ئامین تۆش بڵێ ئامین پێغەمبەر فەرمووی ئەو ئامینەی ئەوە من بوو کەوتم ئامین لە جوابی ئەوەیە کە جبریل پێیوتم دووهەمیان فەرمووی کەسێ دایک و باوکی یان یەکێک لە دایک و باوکی بە پیری لای بمێنێتەوە ئەو نە خزمەتیان نەکا ڕێزیان لێ نەگرێ کە بەهەشتی خوا مسۆگەرکا بەخۆی دیارە دوای بەجێهێنانی فەرزەکانی خوای گەورە و داخستنی ڕێگەی حرام لە خۆی و ڕاگرتنی دڵی دایک و باوکی و خزمەتکردنیان فەرمووی کەسێک ئەو دایک و باوکە بە پیری یایەکێکیان لایمانەوە نەیتوانی و نە خزمەتیان کات تا ڕەزامەندی خوا بەدەست بێنێ و باشتی خوا بەدەست بێنێ دەخوا لە ڕەحمەتی خۆی دووری خاتەوە دەبڵێ ئامین فەرمووی ونی ژوتم ئامین سێهەمیشیان فەرمووی باسی تۆ لای هەر کەسێک کرا سڵاواتی لەسەر نەدای اللهم صل على محمد وعلى آل محمد فەرمووی یاخوا خوا لە ڕەحمەتی خۆی دووری خاتەوە فەرمی بڵێ ئامین فەرمی ونی ژوتم ئامین ئەمە یەکێکە لەو هەڕەشانە بۆیە ئەو موسڵمانانەی کە تەمبەڵیان کردووە تا ئێستا باسی ئەوە کە مەجالی نییە باسی ئەوە کە پێی ناکردێ نایپەرژێ ئەگەر پێی ناکرێ ڕۆژێکە بێ دەستی لەمانە هەمووی بەرەبێ کە مردن هات دەست لە هەمویان بەرەدات جاری وایە مردن نییە نەخۆشیە کە پاڵیە خا لە ماڵە تازە ئەو کاتە هاوار و داواکردن هیچ دەوری نییە فریای ناکەوێ پاش گەزبوونەوە جاری وا هەیە لەوانەیە بخرێتە شوێنێکەوە هەر نەتوانێ بە ئاسایی سەرئاوێ بکە دەست نوێژێ بگرێ نوێژێ بکە دیارە خۆمایشە نەمردووە کە مردنی شادەوە تەواو ئەی پێچێتەوە دڵی نایە پێی ناکرێت دوکانەکەی یاڵە دوکانەکەم یا کارەکەم بەرێ دەی ڕۆژێکە بێ خۆ دەست لەم کارا کشێتەوە ئەم بەڵانە هات بەسەرتە هەر خوات بۆ ئەمێنێتەوە هەر خوات بۆ ئەمێنێتەوە بەس ئەو عەمەلە ساڵحانەی دوای خۆی گەورە کە کردووت مامۆستا بۆچی پێویستە ئێمە تەمەنا بکەین ئاوات بخوازین بە گەشتنمان بە مانگی پیرۆزی ڕەمەزان واتە ینی زۆر جار زانایانی ئیسلام ئاواتیشیان خواست و خوای گەورە لە ڕەمەزانە گیانیان بکێش ینی مەبەستمەوەی ڕەمەزان بۆچی پێویستە ئێمە داوای بکەین و حەز بکەین و تەمەنا بکەین کە بگەینە نێو ڕۆژە پیرۆزەکانی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە ئەو قسەی پێشوم تەواو نەکرد ئەوانە کە نەهاتون بەرەو مزگەوت داوام وایە لێیان بەڵێ ئەم ڕەمەزانە بکەن بەو وێزگەیە کە لە ڕابردووە هەرچی خراپەیان کردووە هەرچی ئەمری خۆیان تیاشکواندووە بتوانن خۆیان ئاشتکەنەوە بە حەق تەعالە بە فەرزەکانی خوای گەورە دەرگای حرامەکان لە خۆیان داخن ئەم مانگە بکەن بەو وێزگەیە کە خۆیان پاککەنەوە و حەدیثەکە فەرمووی پاکە بنەوە ئەوە بۆیە ئەو ئاواتیان خواستووە پرسیارەکەی جەنابەت ڕەمەزان عەرزم کردی ئەم هەموو خێر و بەرەکەتەی تایە ڕەمەزان ئەوەتە دەرگای جەهەنەم داخراوەتی عەزابی ناوگۆڕیش سووگە بێ هەتا لەسەر موسڵمانانی عاسیم تاوانبار الله عەلەم هەر هەڵە گیرێ تاوەکو ڕەمەزانەکەویش ڕەمەزان ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکا فەرمێ گەر نوێشتان کرد وا نوێش بکەن کە ئەنەما ئەخیر نوێشتانە ئیتر کە سەلامتان داوای ترە مرن ئەمانەیش خواناسان عەرزم کردی لە سەرەتاوە ویان دانا و توانە ئەمە ئەخیر ڕەمەزانە و ئەو هەموو دەرگا خێرە لە ڕەمەزانە ئەکرێتەوە مەلائیکە دوعا بۆ ئیماندارانەکە لە فەرمودەیەکی پێغەمبەرە هاتووە فەرمێ خوای گەورە ذاتی حەق تەعالا خۆی مەلائیکەکانی سڵاوات ئەخوێنن لەسەر ئەوانەی پارشێوەکەن ئەمە پارشێوە سونەتە خوای گەورە سڵاواتی خوای گەورە ڕەحمەت ڕشتنە مەغفیرەتە لێبوردنیەتی بۆ عەبدەکانی سڵاواتی مەلائیکەیش داوای لێخۆشبوون و بەرزبوونەوەی پلەی ئەم عەبدانەیە ئەمە لە سنەتێکایە ئەی لە ڕۆژی ڕەمەزانە زانەکانە فەرموون سێ عەمەل هەیە لە عەمەلەکانی ئینسان ئەوەندە خوا بە حورمەتیاندا ئەوەنێ ئەوەندە بە قەدر و قیمەتن لای خوای گەورە میزان و کێشانە نابینن لە قیامەتە سیانەکەیەکێکیان قورئانە فەرمێ فمن عفا وأصلح فأجره على الله هەر کەسێ لێبوردنی هەبێت بەرامبەر بە عەبدەکانی خوای گەورە
عەفویان کە ماڵیان خواردووە خراپەیان کردووە لەگەڵیان ماڵیان داگیر کردووە ستەمیان لێ کردووە هەرچێکیان لێ کردووە ئەم لەبەر خاتری پەروەردگار عەفویانەکە چاوپۆشیان لێکە گەردنیان ئازاکە ئەجری ئەم ئینسانە مەلایکەیش نایزانێت چەنەیە عمل ناخرێتە سەر تای ترازوو بکێشرێ فأجره على الله زانەکانە فەرمون ئەمە بێ سنوورە ئیتر ئەمە مەلایکەیش نایزانێت یەکێکی تریان خوای گەورە فەرمێت إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب یەکێکی تر لەو عەمەلانە کە ترازووی خوای پەروەردگار نابینێ لە قیامەتە ئەجرەکە ئەوەندە گەورەی ڕۆژووە ڕۆژوو بە عام هاتووە هینە سەبرە عەفوە سەبری زانەکانە فەرمونە بێ بە سێ بەشەوە بە کورتی سەبر لەسەر تاعەت ئینسانەکە وای لێ بێ بتوانێت ئەگەر سەبر نەبێ ناتوانێت مانجی ڕەمەزان بەردەوام بی لەسەری ئەگەر سەبر نەبێ ناتوانانی بەردەوام بی لە چوون بۆ مزگەوت و تەراویح ئەگەر سەبر نەبێ ناتوانانی خۆت لە حەرام بپارێزی ئەگەر سەبر نەبێ ناتوانانی خۆت بپارێزی کەوا بوو سەبر لەسەر تاعەت دووهەم سەبر لەسەر حەرام نەک حەرام ڕۆژووامان لێکا لە حەڵاڵی جەبێ خۆمان بگرینەوە خۆ ئاو خواردن و نان خواردن و ها ئەوانەی کە خوای گەورە حەڵاڵی کردووە حەڵاڵن بەس بۆ ئەو کەسانەی کە ڕۆژویان لەسەر فەرزە عوزریان لەسەر لە ئاستیەوانە حرامە ئەگەر ئینسان بتوانێت لە خۆی لە حەڵاڵ بگرێتەوە ئەتوانێت لە حەرام خۆی بگرێتەوە یان ناتوانێت فێری هەمانەکە سێهەمیشیان لەو عەمەلانە ئەوەتە پێغەمبەر لە خوای گەورەوە ئەگێڕێتەوە حەدیثی قودسی خوای گەورە فەرمێ الصوم لي وأنا أجزي به ئەفەرمێ ڕۆژوو بۆ منە بە تایبەتی هیچی تری تێکەڵاو نابێ ئیمان و ئیخلاسی ڕاستەقینەی ناپێ ناوترێ ڕۆژوو ئەفەرمێ منیش ئەجرەکەی ئەزانم مەلایکەیش نایزانێ کەس نایزانێ بۆیە زانیان حەسیان کردووە لە ڕەمەزانە بمرن یا خۆیان یەکەنەوە بۆ عیبادەت بگەنەوە ئەم خێر و فەڵر و بەرەکەتەی تایە هەر سێ عەمەلەکە هەر لە ڕەمەزانە هەرسێکیان دەزەکەون بێگومان جا سەبرەکە یەکێکیان سەبرە لەسەر تاعەتێکیان سەبرە لەسەر مەعسیەکە خۆت بگریتەوە ئەوەتانێ پێغەمبەر فەرمێ من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه أفرمي هر کەسێک ڕۆژوەکە وای لێ نەکا کە خۆی لا خراپە بجێڕێتەوە لە حرام بجێڕێتەوە لە بێ شەرعی بجێڕێتەوە ئەوە خوای گەورە پێویستی نییە ئینسانە لە خواردن و خواردنەوە خۆی بجێڕێتەوە بێگومان مامۆستاگیان تا چەند پێویستە ئێمە بەردەوام تەمەنای ڕەمەزانی زیاتر بکەین لە ساڵەکانی تەمەنمانە لە ڕوانگەی و فەرمودەی کە دوو برا ئەبن هەردووکیان ساڵح و هاوڵی پێغەمبەری خوا بن صلی الله علیه و سلم یەکێکیان شەهید دەبێ بەڵام یەکێکیان ساڵی ئایندەتر بە مردنی ئاسایی ئەمرێ و لەسەر جێگە کاتێک ئەم پیاوە خەوەکە بۆ پێغەمبەری خوا گێڕێتەوە صلی الله علیه و سلم باز لە گەورەی و پێگەی ڕەمەزانەکە لە ژیانی ئەوەیانە کە بە مردنی ئاسایی مردووە کە بەر لە شەهید بوونەکەش کەوتووە بەر ئەم برایە کەوتووە کە بە شەهیدی کەوتووە کە لە کاتێک ئازاین شەهید چه پێگە و مەکانەتێکی گەورەی هەیە لە ئیسلامی پیرۆزدا تێڕوانین و سەرنجی جەنابەت یا خوێندنەوەی جەنابەت بۆ ئەم فەرمودەیە چییە و تا چەند ئێمە دوعا بکەین هەمیشە ئەگەر 100 ساڵ بژین خوای گەورە 100 ڕەمەزانمان بەنسیب بکە لە پێناو ئەو گەورەی و پاداشت و خێرە و گەورەی کە لەم فەرمودەیەوە بۆمان باس کراوە پێشەوەی جوابی ئەم پرسیارەوە بڕگەیەکم لە پرسیاری پێشوما و عەرزم کردی سەبر یا ئەبن بە سێ بردەوە بڕگەیەکیان سەبرە لەسەر تاعەت برگەیەکیان سەبرە لەسەر مەعسیەت ئینسان نیکە برگەیەکیان بریتە لە سەبر لەسەر بەڵا ئینسان پەروا لێ بکە پەروەردەکە کە ڕازی بێ بە هەر چیەک دێت بەسەر ئینسان چونکی هەرچیشتە بە قەزا و قەدەری خۆی پەروەردگارە ئەمە بڕگەی سێهەمی ئەو بابەتە ئەو بەسەراتی کە جەنابەت باسیەکەی ئەبوو تەلحە ئەگێڕێتەوە فەرمێ خەوم بینی لە خەومە دوو برا هەبوون باسی عەشرەتەکەی شیانەکە کە هاتنە فەرمێ بە یەکەوە هاتن مسلمان بوون ئەفەرمێ دوای ماوەیەک یەکێکیان لە غەزایە شەهید بوو ئەوی تریان ساڵێکی ترمایەوە دوای ساڵەکە مرد فەرمێ کە دوای مردنەکەی خەوم بینی دیارە لە کاتی دەوروبەری کاتی مردنەکەی هەبوو فەرمێ لە خەوما ئەم برایە کە لە دواوە مردووە لە خەوما قیامەت هات بان کران ئەویشیان هات بەزە فەرمێ ئەم یەکیانە کە دوای ساڵێک پێش ئەو برایە مرد کە ئەو شەهیدیش ببوو ئەفەرمێ ئەم چووە بەهەشت و بان کرا بۆ بەهەشت ئەفەرمێ زۆرم بەلای عەجایب بوو کە خەبەرم بوویەوە لە دوای نوێژی بەیانی پێغەمبەر عادەتی وا بووە ڕوویە کردە هاوڵانی صلی الله علیه وسلم فەرموو
کێتان خەوێکی بینیەوە ئەوانە جاری وا بوو پێغەمبەر خۆی خەوی باسە کرد بۆیان ئەبوو تەڵحا ئەم مەوزوعە جێڕێتەوە بۆ پێغەمبەری خوا و زۆری بەراعجە پێغەمبەر فەرمێ بەلاتان و عەجایبە ئەمە تیان ئەی پێغەمبەری خوا ئەرە وەڵڵا ئەو ڕۆحی سپاردۆ بەخوا ڕۆحی بەخشیەوە بەخوا خوێنی خۆی بەخشیەوە بەخوا قیامەتی هەڵبژاردەوە سەر دنیایە بەهەشت و ڕەسامەندی خوای هەڵبژاردەوە فەرمووی بۆ ئەمە ڕەمەزانی نەگردووای ئەو ئەرزیان کرد بە فەرمووی 600 ڕکعەت نوێژی کردووە ئەمە دوای ئەو ڕەمەزان و عیبادەتە ئەو تەراویح و شەو نوێژ و ذیکر و دوعا و قورئان خوێندنە ئەو پارانەوە و دوعا و ماڵبەخشینە فەرمووی وای لێ کردووە ئەوی پێش خست جا لەبەرەوە مۆزوعەکە ئەمەیە ئێمە لە ڕاستیە زۆر جار هەیە بازێک کردەوە هەیە زۆر گەورن هەندێک کردەوەش هەیە لەوانەیە وەگەڵێ وا سەیرمان نەکرد بێ بەڵام لە شەرعی خوای پەروەردگار وا دانراوە کە ئینسانی ئیماندار بە کۆمەڵی عەمەل ئەجرێکی دەسەکەوێت کە جاری وا بیری لێ نەکردوێتەوە تە پێغەمبەرە فەرمێ ولئن يهديك الله بك رجلا خير من حمر النعم ئەفەرمێ ئەگەر یەکێک لە ئێوە خوای گەورە هیدایەتی با لەسەر دەستی ئێوە بڵێن کەسێکە نایە بۆ مزگەوت ئەهلی عیبادەت نییە ئەهلی نوێژ نەبووە ئەهلی ڕۆژوو نەبووە ئەهلی قیامەت نەبوو بەڕاستی بەس بەهۆی ئەوە کە تۆ ئەیکەی بە هاوڕێی خۆت و ئەی هێنی بە مزگەوت ئەبەی بە سەبەبی ئەوە تەوبە بکە ئەبەی بە سەبەبی ئەوە بێ ڕۆژوی ڕەمەزان بگرێ بێ بۆ مزگەوت تەراویح بکە عیبادات بکە ذیکر و دوعاکان بخوێنێ نوێژەکان بە ئەنجام بگەێنێ جمعە و جەماعەت بکە خۆی لە حرام بپارێزێ لەسەر دەستی ئینسان ئەوە خەیر و فەضڵێکی گەورەیە بۆیە زاناکان ڕەمەزانیان ئیستیغلال کردووە یەکێک لە ئیشەکان ئەوە بووە دەعبە و بانگەوازێکی گەورەیان تیا کردو ئەو خەڵکانی کە دوور بوون لە مزگەوت و لە سفرەی خێری ڕەمەزان و خەڵکیان بان کردو بێن بۆ ڕەمەزان بێن بۆ تەراویح بێن بۆ ڕۆژوی ڕەمەزان بێن بۆ عیبادەتی ڕەمەزان بێن بۆ لەیلەتل قەدر ئەمەیان تیا کردووە خوا ناسان زۆر باش مامۆستا لە شوواچەوەی خۆ ئامادەکردن بۆ ڕەمەزانی پیرۆز و خۆڕاهێنان و خۆپرچەکردن بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان خەڵکێک هەیە خۆی بڵێ پچڕاندنی سیلەی ڕەحم لە بەرنامەیان نیە بەڵام لەبەر زنجیرە درامایەک فلیمێکی تورکی دەیەها جار سەردانی دایک و باوکی دراوسێکەی خوشک و براکانی پچڕاندووە یا میوانی دێلەوە چێ نەچێتە لایەن یا ئاگای لە میوانەکەی نییە و زۆر جیاواز لە نوێژی جەماعەت دێنێ لەبەر زنجیرە درامایە کە یەک ساڵی ڕەبەق خەریکێتە لە ئێستادا بەشێکی زۆر لە کەناڵەکان میدیاکانی سەر بە دەسەڵات یام ئەلمانیەکان ئەوانەی کە دەیانەوێت شیرازەی خێزانی کوردی هەڵەوەشێ دەیانەوێت تاکی کورد لە ئاینی ڕەسەنی خۆی لە بەها جوانەکانی کۆمەڵگە لە باو باپیرانی خۆیان دابڕنن پێشبڕکێ و منافەسەیانە لە پێخشکردنی زۆرترین زنجیرە درامای نوێ و بەرنامەی نەشیا بە کۆمەڵگە بە خێزانی کوردی تا چەند خۆڕاهێنان و خۆ ئامادەکردن لە دەستگرتنەوە و سیرنەکردنی ئەم جۆرە زنجیرە درامایانە دەچێتە چوارچێوەی خۆ ئامادەکردنێکی جوان وازێنان لە گوناه و مەعسیەت لە بەرامبەر هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزاندا. صالحین دەبیان وا بووە عەرزم کردی کۆمەڵی عیبادەت بوو وازیان لێ هێناوە خۆیان خەریک کردووە بەو عیباداتانەی کە لە ناو مانگی ڕەمەزانە هەیە لە عیبادات عیبادەتی دەرەوەیان دەرەوەی ڕەمەزان چونکی وتوانە ڕەمەزان فرسەتێک کە ئەڕوات و ناگەڕێتەوە بەڵام بازێشتی تر لەوانەیە بگەڕێتەوە خۆیان یەکلا کردوتەوە و زۆرێک لە ئیمانداران پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قودوەی ئیماندارانە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو ڕەمەزانەی کە خەبەری پێدراوە ئیتر ڕەمەزانێکی تر نایە بەسەریە جبریل خەبەری پێداوە ڕەمەزانێکی تر ناگرێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو قورئان لەگەڵ جوبرەئیلا 2 جار دەوری کردوتەوە ئەمە کۆتا خوێندنەوەی قورئان بووە کە 2 جار لە خزمەتی جوبریلا پێغەمبەر دەوری قورئانی کردوتەوە صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم تەمەنی خۆی لە ئەخیر ڕەمەزانە 20 ڕۆژی ئەعتیکافی کردووە لە مزگەوت نەهاتۆتە دەر نەک ئەو مسلمانەی ئەڵێ من بە تەمام بە شوێن پێی پێغەمبەرا بڕۆم و بە تەمام پێغەمبەر شەفاعەتم بۆ بکاو بە تەمام لە بەهەشتا بە خزمەتی پێغەمبەر و پێغەمبەرانی تریش بگەم پێغەمبەرەکەی ئاوا بووە نەک خۆی بە دەراماوە حساب بکە
هەر درامایەک بێ شەرعی تیا بێت سیرکردنی حرامە هەر کەناڵێک لێی بات گوناهیشیان نەگا یەکەمە میسانە تووشی گوناه هەبێ کە سەیریەکات ئافرەتی سفور لە هەر شوێنێکا بێ سەیریکە بە ئەندازەی سیرکردنەکە خەلەل دروزە بێت چونکە ئەوتە قسەی زانایان هاتووە کە نەزەر تیرێکی ژەهراویە لە تیرەکانی شەیتان ئەیدا لە دڵی ئینسان دڵی ئینسان کونی تیا بوو خوێنی تیا نامێنێ خوێن نەما ڕۆح نامێنێ لە وەکو چۆن ئیمامی شافعی فەرمێ سکاڵای خۆم بدە لای وەکیعی مامۆستام فەرمی تەرکی گوناه بکە جا لەبەرەوە بەڕاستی زەرورە موسڵمانان خۆیان یەکلا بکەنەوە بۆ مزگەوت بۆ تاعەت بۆ عیبادەت و سیلەی ڕەحم ئاگایان دەیبێ جا زانەکان فەرمویانە ئەگەر ئینسان نوێژی سونەت نەکا بەر خزمەتی دایک و باوک واجبە بێگومان ئەگەر بۆی هەیە تەرکی سونەتێک بکا بڵێ مەسەلا ئەگەر بڕوات بەڵام نابێت تەرکی زۆر باش مامۆستاییان خی گەورە پاداشتی بە خێر بداتەوە کاتی بەرنامەکەم تەواو بوو یا ڕەبی خی گەورە بمانگەیە مانگی پیرۆزی ڕەمەزان و ڕەمەزان بکاتە وێزگەی بە خۆداچوونەوە پاک بوونەوە و ڕەزامەندی بەدەزێنانی خی گەورە زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەی بەرەو ڕەمەزان زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆی عزیزیش کە تام ساتە بینەربامون تا بەیگەشتنەوەی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ